بسم الله الرحمن الرحيم. خوشکانی خۆشەویست، برایانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله. لەم ساتە پڕ لە ڕۆحانیەت و پڕ لە معنەویەت و پڕ لە بڵندی خۆم بە بەختیارە بینم کە متمانەی ئێوەی خۆشەویستم بەدەستهێناوە و ئەرچێکی گەورەی وەکو ئەمینداریەتی گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم قۆناغە ناسکە ئەگرمە دەست بە پشتیوانی خوای گەورە بە هاوکاری و هیممەتی بڵندی ئێوە. بێگومان یەکگرتووی ئیسلامی کاروانی سەربڵندی و ئینجازات و دەستکەوت بووە، وەکو کائینێکی ئینسانیش بەبێ هەورازونشێ و نابێت و ناشبێ هیچ کەسی تر چاوەڕێ ئەوە بێ لە ئێمەمانان یا لە هەر کەسی تر. بەڵام گرنگە کە یەکگرتوو لە میانەی ئەم دیمەنە جوانانەوە ڕسم بگیرێ و ئەو گرەوانەی کە لەسەر یەکگرتوو، لەسەر دابەشبوونی یەکگرتوو، لەتبوونی یەکگرتوو، لەسەر ناکۆچی قیادەی یەکگرتوو هەمووی بینیتان کە چۆن وەکو بڵخی سەر ئاو ڕۆیشت. یەکگرتوو لە کۆنگرەی حەوتەمە ئینجازاتێکی گەورە و سەروەریەکی گەورەی ئیضافە کرد کە ئەویش فرەیی کاندیدی ئەمینداری گشتی و مامەڵەیەکی زۆر ئەخلاقی و زۆر گەورە لەگەڵ ئەو مەسەلەیە کە لە سەرەتاوە جەنابی مامۆستا محەممەد فەراج بە ئەخلاقێکی جوان و بە هیممەتێکی بەرزەوە لوتفی کرد و خۆی لەو ڕکابەری و منافەسە ئینتخابیە هێنایە دواوە لەبەر خاتری بەندە یا بۆ پشتیوانی بەندە. زۆر سوپاس یەکەم و جێگای ڕێز و تەقدیرە. هەروەها بەڕێزان جەنابی مامۆستا محەممەد، جەنابی مامۆستا ئەبوبەکر کە بەردەوام بوون بۆ جوانکردنی پرۆسەکە و بۆ دەربڕینی جیاوازی لە بۆچوونەکانی یەکگرتوو بەڵام تەبایی و پێکەوە گرێدانی کاروانی یەکگرتوو. جێگای سوپاسە، زۆر ڕێز و تەقدیرم هەیە بۆیان و سوپاسیانەکەم کە هاوڕێم بوون لەم پرۆسەیە. لێرەدا و لەم سەرەتایەوە هەر ئەوەندە ئەڵێم سوپاس بۆ ئەم متمانەی پێم درا و دوعای تەوفیق و سەرکەوتن بۆ ئێوەی خۆشەویست دەکەم و داوای دوعاتان لێ یەکەم کە بتوانم لەو 4 ساڵە لە جێی گومانی چاکی ئێوە بم ئینشاءالله و سوپاسی هەموو ماندووبوونەکان بە تایبەتی ماندووبوونی لیژنەی دادوەری سوپاسیانەکەین، هەموو ئەو ماندووبوونانەی کە لیژانەکان لیژنەکانی خزمەتگوزاری و ئەمنی و چاودێری و ئیعلام و ڕاگەاندن و هەموو ئەوانەی کە ماندوو بوون سوپاسیانەکەین لەمڕۆ لەگەڵمان بوون لەگەڵ ڕۆژێکی گەورە لە یەکگرتووە گەورەکەتان یەکگرتووی ئیسلامی کوردستان. جارێکی تر سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ هەموو بەڕێزان کاندیدەکانی هاوڕ سەفەرم لە پرۆسەی کاندید بوون بۆ ئەمینداری و ئومێد دەکەم وەکو خۆیان فەرموویان هاوکارم بن و هەموو بەڕێزان کە لە ئایندا ئەبنە سەرکردایەتی و دەستگا باڵاکان و کادرەکانی حیزب هەموو پێکەوە توانین یەکگرتوو جوانتر بکەین و ئیدامەی ئەو دەستکەوت و سەروەریانەی کە بووە ئیدامەی بدەین و درێژە پێدەری بین و تەواوکار بین و بە ئومێدی خوا دڵی ملەتەکەمان و دڵی
خوشک و براکانمان و دڵی دۆستانمان خۆش بکەین. جارێک تر سوپاس وەسەلام عەلەیکوم.